بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تەنها بە زیانی گیانی و ئابوووریەکانیەوە نەوەستاوە بەڵکو ترسی تێشەنکردنی وای کردووە دەسەڵاتدارانی بەریتانیا وا لێ بکات بۆ یەکەم جار لە مێژووی لەندەندا ئاهەنگەکانی شەوی سەری ساڵ قەدەغە بکەن. ئێستا شەقامەکانی لەندەن تەواو چۆڵی و خامۆشی پێوە دیارە کە بە بەراورد بە مانگەکانی تشرینی دووەم و کانونی یەکەمی ساڵانی ڕابردوو جممەی دەهات لە گەشتیاران. پێشتر ساڵانە نزیکەی 100,000 کەس لە چواردەوری شەقامەکانی ڤیکتۆریا و وێستمەنیستەری لەندەنی پایتەختی بەریتانیا کۆ دەبوونەوە بۆ بینینی یاریە ئاگرینەکان و ماڵئاوایی لە دوای شەوەکانی ساڵ. کاتێک بیرەکەمەوە لە کریسمسی ئەم ساڵ حەز ئەەکەم بڕۆمەوە بۆ ماڵەوە خێزانەکەمان ببینم. کریسمس بۆنێکی مەسیحیە و ئەوم بیرە خاتەوە بڕۆمەوە بۆ ماڵ بەڵام بەهۆی داخستنی گشتیوە ناتوانم لەگەڵیان بم. بەڵام ئێستا من لە ئۆکسفۆرد لەگەڵ هاوڕەکانمم. من گەورە بووم لەناو خێزانەکەم کاتی خۆشمان بەسەر برد لە کریسمس. زۆر سەیرە لەلام مەبەستم لەوەیە ئەگەر سێری ئەم دەوروبەرت بکەیت بە شێوەیەکی گشتی بە هەزاران خەڵکت ئەبینی لێرە و بەڵام ئێستا کەسی لێ نییە. ئێمە ئەمڕۆ لێرەین بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی هاوڕێکەمانەوە و ئەبینین وەکو پێشوو نییە. دیێگۆ هونەرمەندێکی سەرشەقامە و ساڵانە لە کۆتا مانگەکانی ساڵدا لە وڵاتی ئۆرۆگوایەوە دێتە بریتانیا و لە ڕێگەی هونەرەکەیەوە بژێوی ژیانی دابین دەکات. بەڵام ئەم ساڵ بێهیوا بووە بەهۆی چۆڵی شەقامەکان و بڕیاری سازنەکردنی ئاهەنگی شەوی سەری ساڵ نیگەرانی کردووە. لێرە لە ئێستادا لە لەندەن باشترە. لە فەڕەنسا بە هیچ شێوەیەک ڕێپێدراو نەبووە کە کارەکەم بکەم لەسەر شەقام. لێرە تۆزی هەست بە ژیانەکەی. بەڵام ئەگەر هەموو جیهان بە دوای ڤایرۆسی کۆرۆنا بڕوا ئەوە خەڵگە ترسێ و لە خواردنەوە و لە شۆفێری لەبەرەوەی کە مەترسی گیانلەرزانی خەڵکێکی زۆر دەبێت. من تۆزێک دوودڵم لەو بارەوە. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەوە یەکەمین جارە لە مێژووی شاری لەندەندا ئاهەنگی شەوی سەری ساڵ ساز نەکرێت. ئەگەر ڕاست قسە بکەم لە لەندەن بژیت و لە کاتی کریسمس ئاوا چۆڵ بێت وەک ئێستا زۆر جوانە و خەڵکی زۆری لێ نییە و چانسی ئەوەشت هەیە کە گڵۆپەکان ببینیت و بەڕاستی زۆر جوانن. بەرپرسانی لەندەن دەڵێن بڕیارێکی قورسیاندا بەڕاکردنی ئاهەنگەکانی سەری ساڵ بەڵام سەلامەتی گشتی لەسەر و هەموو شتێکەوەیە. ئەگەرچی زیانە ئابوووریەکان وەک لێدانی چەکوشە بۆ ناوڕاستی لەندەن. ژیان مۆبێرگ NRT لەندەن.